بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆم کاتەوە هەموو کاتێکتان شاد هەروەکو ئاگادارن حتما جەمێکی مەحدودیش بێ ئاگادارن کە ئەخیرەن پێژاک لەلایەن پێژاک کۆنامەیەکی سەر ئاوەڵە بۆ خامنەیی ناراوە لە رابطە لەگەڵ بێسا بە خاستەکانی خۆیان بگەن و داخوازیان لە خامنەیی بووە. بەڵام پێشەوە بێمە سەرەوە سوالەکانم بکەم ئەبێ دارابیمان لەگەڵا دەبی لە کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست لەم بابەتەوە وتوێژی لەگەڵەکەی. پێشەوە سوالەکانم مەتراکەم ئاگادارن کە پێژاک لە 4 ئاپریلی 2003 بێسا دروست بووە کە خۆی بە شاخەیەک لە PKK زەریانێک کە زەریانی تورکیەدا خۆی لە شاخەی ئێرانی ئەو زەریانە حەسابەکە و فعالیەتی نظامی لە بێسا کوردستانە هەدا. کارم نییە مەوزوع هینەکەی چۆن بووە لەم بابەتەوە ئەخیرەن نامەیەکی سەراوەڵی بۆ خامنەیی ناردووە و داخوازیەکانی خۆی لە خامنەیی مەتراکردووە. ئەبێ دارابی ئەم مەزرا چییە؟ بۆ ئەم کاری کردەوە پێژاک لەم شەراتە ئایا شتێکی تازەدە یا پیوە ئیتفاقاتێکە کەوێ کە ڕاستەوخۆ لە خامنەیی داوا کردووە کە ئەنگار خاستەی خەڵکی کورد و بە ڕاهبەری پێژاک خامنەیە توانێت بێت و مازرا چییە؟ بە نەزەر من ئەم نامە لەسەر خاستی واقعی و پڕبەدڵی پێژاک نووسرا. پێژاک ئەمەیە نووسرا، پێژاک ئەمەی گەرەکە کە نووسەتی بۆ جمهوریستانی بۆ ئاگاداریتان ئەم نامە سێ ڕۆژ لەوە پێش نووسراوە. بەڵام حقیقەتەوەی تا ئەمڕۆکە 13 ڕۆژی ماوە بۆ انتخاباتی ڕێی جمهوری ئیسلامی ئێران هێشتا پێژاک مۆزەگیری نەکردووە لەسەرەوە کە باشداریکە لەم انتخاباتە خەڵک هەن بایان نەیدا یان بیکانێکە. هێشتا تا ئەم لەحزە چوون هیچ کەس نەماوە، حتا سوفوفی دەروون و بیرونی جمهوری ئیسلامی هەموو کەس بۆ خۆی بە شێوەیەک علامۆزای خۆی کردووە، بەشی ئەسلی دەرکراوە. جمهوری ئیسلامی بەشێکی بۆ خۆی کە هەمیشە حکومڕان بۆ خۆی بە ساحەی جمهوری ئیسلامی زانی وەڵام خەریکە بە شێوەیەکی تێستکراوە مهەندسی شەدە خەریکە پرۆژەی انتخابات ڕێجمهوری ئەباتە پێشوو. پێژاک لە سەرمەرگی جمهوری ئیسلامی و لە دەوری ئەم بەحرانە اقتصادی سیاسیە کە جمهوری ئیسلامی دەست بە گریبانی بووە تەلاشەکە نەجاتی بێ و نەجاتی نابێ بە ڕۆی من هاتوو بەرەپیریەوە کە نەگەرانی خۆی دەربڕێ بڵێ چرا سۆزێکمان بەرێ بە ئەمە لە خزمەتە وەکەماکان تا ئێستا چیمان کردو بۆ دەمورە ئەمەشی بۆ بکەین. حقیقەتەوەیە ئەم نامە ئەجزون پڕە لە ئەجزون نەگەرانی و ناتەوانی پێژاک بۆ جمهوری ئیسلامی و نەگەرانیەوەیە کە جمهوری ئیسلامی خەڵک بەرەپیریەوە و جمهوری ئیسلامی سەرنجام سقوط بێت. مانەوە و بەقای جمهوری دەغدغەی پێژاکیشە. ئەم نامە خەریکە حەکای لەوەیە خەریکە وە بە بەیانی جۆراوجۆر و ڕاستوڕێسی زۆرە. بەڵام حقیقەتەن ئاخر نامەکە خەریکەوە کەوتووە داواکە حەقی خەڵقای کورد، خەڵقی کورد خۆکرێکار و زەحمەتکێش و ئەم خەڵکە ئەسی جامع تەشکیل دەدەن ئەسڵەن لە ئەدەبیاتی ئەمانە نەبوو نییە و مەژغەڵێکیان نییە. داواکە کە حەقمان بنێن پێکەوە لەگەلەوە ئەم ئێرانە و ئەم نێژاد ئاریایی بێنێ پێش. باشە نامەکەیان 2 سەفحەیە لەم 2 سەفحە بازە گەڕاونە تۆ بۆ دەورانی مادەها و ئەمانەش تاریخی شکۆگیری ئێران و ئەحزاب لە ئێران ومانە ئەسەنەوە شتێکی شاید بێمەحتەوا و زیادیە. بەڵام تەناقوزێک لێرا بە نەزەر ڕێگات ئەلبەتە شاید بۆ من سوال بێت یا بۆ زۆربەی بینەران لایەک و پێژاک هێزێکی چەکدارە کە بە قەولی خۆی فعالیەتی نظامی هەیە عەلەی جمهوری ئیسلامی لایەک شو جمهوری ئیسلامی و ئەمریکا پێژاکیان جوزی گروهای تۆریستی لە ناو لیستی خۆیانە داناوە. لەم ئەم تەناقوزە چێ لایەک و فعالیەتی نظامی عەلەی جمهوری ئیسلامی لایەک شو کە جمهوری ئیسلامی وانە بە تۆریست ناسێ هۆی چییە؟ دروست لەم شەرایطە بۆ پێژاک ئەگەر مەسەلەکەشی مانەوەی جمهوری ئیسلامیە و ئەوەی تۆشی شارە پێکە جمهوری ئیسلامی لە حاڵی سەرنگونیانە و خەریکە بەدادیەگا بۆ ڕەسمیتر بەجێەوەی داوای خاستەکانی خۆیان لە خامنەیەکەن چۆنە مەسەلەن ناڵێن ئێمەش لە خزمەت تۆراین و چینە پای انتخاباتەکەت و مەردومەوە ئەمە بۆ بەم سەراحەتەوە ناوێت بە دوی چیا دەڕێن؟ وەرەنەوە کە بۆچی ئەمانە پیانەوە تۆریزمەوە مەسەلەیەک ڕابطەی بێنە ئەمریکا و ئەوانەیە باسێکی دیکەیە کە لێرە جێگە نییە. بەڵام حقیقەتەنەوە بۆ ناڵێن کە
وإما دين سر راس بجدار يمكن انتخابات وأنا كنت دواي قافلة حتى أحزاب جماعة الناسيوناليستي هاومرا مجنا نزيد بوان وهاد بو أهداف وسياسته كأمان خليكن وعايش خليكن باش كان بالأخير نصاب بجدار النكر حتى قال أم صح دي الجمهورية الإسلامية بو بعض درسي كشكولين يقدر درسي مواقع چون ناسیونالیستان لە کوردستان ایران حل سەرەتا دامدەین جمهوری ئیسلامی تا ئێستا یەکێک لە بانگوازە بەرچاوەکان وزەقەکان انتخاباتی ڕێژمهوری و انتخاباتی شورای جمهوری ئیسلامی بوو هەمیشە تەبلیغیان کردووە کە خەڵکە وەرن چنە پێ انتخاباتەوە برشتیان باس کردووە کە ئەمە ئەگەر ئێمە تیاربین بە نەفمانەوە بەنە ڕێگەری کوردەمانە بەڵام حەقیقەتەوە هەیە کە جمهوری ئیسلامیان پێ باشەوە جمهوری ئیسلامی بقاي أو ترجيعا حنو راديكاليزم وحنو أزاد قوازية كالإيران وبيانا أخوز الجمهورية الإسلامية برواتو وخارج بالإرادة أوان خارج بالإرادة أوان درجة ببرن أمشك بجاك إسا باسي وكان جرأتي هناك أو شعامدين يكبير وبكان حتى حقيش بناية من دير الوقو بشر إصلاح طلبان إصلاح طلبان عن رفسنجاني كدركرا محكم ترين بنظام الجوابي دناش كان ينقذوا مجهرهم مغني وإذا كجمهورية الإسلامية شبيه خلقه وشنا به بالآخر بيانو لم يتخلط بجدالك أنا أوجر بزو أوجر أتانية إكلاكو هاو تبقاني والناسيوناليستي كور بجيكيو كارين نكلو وأمانش كوتونة آخرين قافلو والتلاشيان أوي لم أوزار أحوالو مشكلاتك الجمهورية الإسلامية قريبان جريب بوا باش كم أم نامو أم داخوازيمو أم شفاو أم بارانو باش كم بيت بعد وقت الجمهورية الإسلامية لا يكمل بلا وكاك فبراهيم غير ممكن. سؤال شاكا من سؤال كم مدى بو اللي ورا سو خوترنا يغير إعلامي لقلبون لقل الجمهورية الإسلامية مسألة انتخابات كاش قبل نما راسو خو اندفاع لما كاين اگرنا تواوي نامكان جيرو جور كي هر داوا كان لخامنئي ك خاصي خلچي كور يك كلمه خاصي خلچي كور بازنا كان شي خاصي خلچي استقلال ازادي به شي مثلا خاصي خلچي كور يك كلمه توزيع ونادر فقط سكان ولك امام انوي خاصه كان براولك ام تناقضات شلون توزيع هذه بدواي وشا ثاني امانه هذيك جديد واقعا ثاني جديد لان خلقوا شون ينسير كري خلاص شون تاولم نامي ما ولم خاصه ما نكك دوان لخامنئي كرو نفس الشرائط شو نتي خذ يوم برسيانه بتجاك جوابات برام اوي كمان غيرك ما سماتي خوم ده موجودتي بجاك لتولي ده صاري اخيره وهروها ولم ناميا ولا نام كان بيشوشا ولا حابب يسو كردارو سياسه كان تاعي في برنامج الجمهوريه الاسلاميه هيك مولم ك اما شركه عند الجمهوريه الاسلاميه بمعنى واقع الكلمة تظاهر اختلافك نابنا نظامي موجود نظام كي سرمایه‌داریه أهداف استراتيجي أو أويك بجاكي بدرس كراوة حل شوارشيوية أم سيستم جيبته لا شوارشيوية سيستم الجمهورية الإسلامية جيبته ناسيونالي هو شيء عجائب غريبين على بشلارم كلا لصلاة وحاكمتها بشم بلم سلوة كتب يغما أي بي مش يغما سلوة شريكه بالآخر حد كان يجيب يكويكين بوشي نكراوة ما لكل سيارة نكراوة بوشي يسا سراني أحزابي كردي دسي عن لمني كسيف ترين اتجاعي ترين هذا الأراقانية لبضا أما جاري يندرك أول كان نايكا وجوابي النادات وبهيتشي النازاني جمهورية إسلامية أمانين أنا أمان هيش مشكلة كان يرو بويا هاتشي باسي وكان خلقي كردو قري كردو نتوي كردو شورشي كردو عزتنا حتى هل هو ما بلان هلكي كردي ونازل أمانا منشي كردي وما مش تقلن بخاطر خلق في بنكا بما يريبا بيا الناس بخوري كابلاجي ببن بوزنك جمهورية لا كبلا خلق يعني بو أما كقرصاي خوان بم خلقن نشان بن كأمان شليكن وجمهورية الإسلامية قلنا ما أمريكا حقيقتك وياك نخلق كردستان نعم خلق كردستان وهم بزن جمهورية الإسلامية جوني داوتوبا ناسو كان خلق كردستان على الرغم ميلي أحزاب ناسين لكردستان
بزوري ناس نبيسين وكرة انتخابات الجمهورية وخاصتي أصلي خلقي كردستان ولا رأسي وكركار زحمة كيش نماني جمهورية إسلامية انتخاب إخواني عم كدو خلق جابوه أحزاب ناس يعني هم أما يزالن خلق شيء أويت وقريت شيء بكات لا يقول لك يزالن كجمهورية إسلامية وقت رفسنجاني ردكاته وقت أحمد نجاد كته صار بارو شيء أكاتو فوي بياكا وكذي بزورنا زرناي خويو برياوته كركار زحمة كيش خلق جامعة أنا أمي شيء بوشي هو بياكل ده النتيجة ببرواي من أما مسألة ك جوابك دراوته الحمد لله خلق جواب دراوته ببرواي من الحمد لله جمهورية إسلامية باشا بدوايا يعني أو نزل يعني شيء بتأثير إنه لكردستان على الأقل كم مثلا الآن خلقوا مثلا زدينا جيجي يا شو نوان راس خوكتم أم إعلامنا كان حتى ناقتو مثلا بفرق لنا ما كان اشتوى درناكي كفرقان عندنا خلق شو الريب ده لا يكشوف سلاسلديان ام دوان لخامني كروكا خاصة كان يخلق كرده أي ما في شارع ما برا صفو كارنا كان برا صفو إعلامنا كان برا من ساتشاوي أم بوشونو أم نامو محبستك بجاي قبيتي نشاني ماهيتي طبقاتي أنا ليو ساتشاوي غري أم دا خوازي كأوان غريك يعني بو شبكة بو درسمون بو موجودية الشريك الدول أما نيرو كرسي أوان ببروان لراتر كرسي أوان كرسي ناسيوناليزمي كرد بمن ناقة أشغال بو يشغل أشغال بو حزب ديمقراطي أشغالي كدو وصلنا برا وكنا عمل موتدين إيش كان معنا إيش كان مشاكل أنا ناكوي أما حقيقة أم قريك دوشت نشان بلا من أمام الجمهورية الإسلامية كتابلوي منطقيين نشان باكورة سوريا بيني تركيا بيني كما شو خليك معاملة كان لقى دولة تركيا توش إما بسركة توما إما بوكو بجاد بحساب بينا تبع حساب جنة يعني بحساب جنة شو أم جوابك الجمهورية الإسلامية بون نيراني سياسي خوي داوتو أم جوابك بو دوستكاني خوي داوتو بو نزيكترين بنيان بوزارترين كسان الجمهورية الإسلامية بيني قال هو كبجاوك وجريانك دعواك الجمهورية الإسلامية حقي خلقي كرد بدن أم خلقي كرد كلمة رمزي شنيبون وسهيبون يا من الحكمة بكرتيا أين كردستان يراقب كهذا شيء معلوم يصير لا كان وتشينا هو وجه شنيك ممكن بو أخوانا وياه هم بو خلقي كرد كحيج بارها ما كاسا من كاسا عشان ما ناشر حتى لمنا ما قبل قد يكون يكجار أجانا بس في وقت كريكان نقرأ شو نعمل نعمل معاملة جرانية بو حاول تبقى فان لحاكمية لإيران إيه ما بسر كي بقى زانشتا إيه ما أو كسنين وأو جيانا نين كزرر من بيبوتو ما بيبكارك تاريخ بشهادة دينه لما هذا كتب أصل قدسي بيه كتاوه كويسة لما دفع ما كده شيء ما كده شيء ما تخيل من سؤال تم مدى من لما من جباري تبقى تقول قلت ما هیچ منفعتی لذاوی طبقه کارگر و خلقی زحمتش و جامعه یک دانه کلمه خفخون یا گتو بدن بول هر بعض خلقی کردک من الان توش باز کرد اگر مثلا كان ولا كالقدرتها بجدابن بول مرة سو خطر نايكن جمهور سامي بحسابينه ناون جوابينه داونتو اهميتي بينا داون وقت جمهور سامي اهميتشان بينا دا اولا بو مستقيم تر داونا كبين دغلتو كبين ولولا شو شونك امان الان خلق السنه بيبدا تزدي بجيله ايه واقعا وزن كان خلق به توجه بمنامي امان كاوا لان بجاكو مثلا خلق بخاصه كان اخوانا كان امانه تناقضات شو بمرن جمهورية الإسلامية بحساب النامي بو يخوان راس تخونارون لا جمهورية الإسلامية بتشوفتين ترى صوزيا بيبا كامرون تنين نوري صوزيا بيانيشان لا وانا اسمه هذاك بسر أرون حد بو أما دروس كلاون أما أمان ما يتي أنا بسر بمشي وبم صازو بالورا كلي يدرو خلقي كردو خلقي قارباني كردو ماضي كردو فولكلوري كردو تشي كردو أنا حموي داستانو حكاياته رمزك كلبشت أمو خوتوه بي ألان شركاتي بيني بشي ناسيوناليست وسرماداني أوبوزيسيون لكن الحاكمية لصلاة مركزية لا سوريا لا تركيا لا كوريا عجزة لا عمري جابوه ببروا من خلق موتهم لا أول شيء خلق شم جاوبي بداوته خلق شيء يخيان قريب يجي إيوا للسلامة دي جمهورية الإسلامية وجينا ما في خلق كده كان لهيب لجمهورية الإسلامية ما نزم خلق برسوا هكذا قبلان الخلق أبي راس لو خو بله بوتشي بجمهورية الإسلامية بو بدأ لغاية بوتشي خوي ولا شعراء صيكي هنا كان في البلد كان يخطر أقول شتى تلر حتى مو بقتك يخطر هناك
جمهوری اسلامی هیچ کەسێ نە دۆست و نزیکی خۆی و نە دژمنانی خۆی هیچ کەسێ ناتوانێت تیا شەریک بێت و تیا سەعید بێت ئێوە گەتنان چی بکەن خەڵک بەرەو زەمەژەی خەیان گرێ بڕەوە خەیان گرێ بڵێ ئێمە نا لە تۆ وەنە لە هەیە جەریانێکی دیگە قبوڵی ناکەن لە سەرمەرگی جمهوری اسلامی بەرەو پێی و بێژن ئەگەر حەقمان بێت ئێمە بەرەو پێیتان بێت ئەمە ئەو شتە کات ئەو کاتە هاتووە کە بێژن ڕاستەوخۆ بێژن جمهوری انتخابی بە جمهوری اسلامی انتخابی ئێمە ئێوەی شەریک لەگە جمهوری اسلامی و ئێوە کە دەقەتەن بەقای جمهوری اسلامی نییە بڕۆن لەگەر ئەوانە بۆ خۆتان هەرچی یەکەم بڕۆن بۆ خۆتان ماملەی خۆتان و ئێوە بێڕەق بوون چون ئێمە لە تووری 34 ساڵی ڕابردووە بە هەموو شێوەیە وەکو کۆمۆنیستەکان وەکو حزبی ئێمە باسمان کردووە کە ناسیۆنالیزمی کورد ومذهب به هیچ شێوەیە ڕەبط و زەبطیان بە منافعی کرێکار زەحمەتکە لە کوردستانی ئێران و عێراق و تورکیا و سووریا نییە و نەبووە ئەمە شتێکە کە مەبەر هاوتمان ئەوە ڕایشە بۆ دەیەمین جار و بۆ سەدەمین جار بازم تکرار یەکەین و تەئکید دەکەین کە ئەحزابی ناسیۆنالیستی کورد ڕەبطی نییە کرێکار زەحمەتکێشی کورد ئفشایان کەن ڕەسواتریان کەن لەمە کە تایسە ئابی دارەوی وەکو ئاخرین سوالە هاتنە سەرەوە بەڵام تۆ تۆزی هەیەوەدا و فەرەخان و بانگەوازەکەت بە خەڵکدا پێت وایە واقعانەوە ئەوە لایەن جمهوری اسلامی هیچ بەجددی ناگیرێنەوەوانە جوابیشی نەدامەتوانە پێت وایە لایەن خەڵکۆ ئەم جەریانە ئەو نە جددی و مەترە هەن کە خەڵکی لەگەڵ ئەم عەکس العەمەل و بانگەوازەی کە تۆ لە خەڵکت داوات کرد ئەلێ بیکەن و داوایان لێ بکەن کە حەقتان لایەن نێمەوە بە نمایندگی لێمەوە وەکو نیگەرانیتان جمهوری اسلامی زۆرتر بۆ نیگەرانی جمهوری اسلامی تا حەق و حقوقیەمە ئایا ئەو نە جددی وەزن هەن کە لەگەڵ ئەم عەکس العەمەل و عینەی خەڵک ڕوبەڕوو بن جددی کەچی ئاسکەم 34 ساڵ خەڵکی کوردستانیەوە لە ڕاست تەبەقەی کارگر لە کوردستانی ئێران بەرامبەر بە جمهوری اسلامی ڕاستاون اعتراض مبارزەکەن و بە 1001 شەو لە اعتراضاتی ڕۆژمەڕەتان لە کارگا لە مەزرعە لە خیابان لە شەقام بە هەموو شکل و شێوەیە 34 ساڵ شەڕەکە نەگە جمهوریەکە ئێوە ناوێت ئەمە بنێ پاڵ ئەوە کە ئەوانیش ناسیۆنالیستەکان لە کوردستانی ئێران 34 ساڵە بە خەڵک دەڵێن بڕۆن بۆ انتخاباتی شورا بڕۆن بۆ انتخاباتی ڕێژەمهوریە ئەم دوانە بنێ پاڵێ بزان نەتیجەکەی بچێت نەتیجەکەی ئەوەیە کە جمهوری اسلامی ئەبێت بڕوە هەر کەسێکیش تەرەفدار ئەوە هینێمە نییە ئەمە جوابێکی سەریحی خەڵکە بەردەم خەڵک هەرونەی ئەهمیەت پیاون کە هەن بەڵام خەڵکە بە یەخیان گرێ ئێوە بۆچی تایسە زوانتان ئەلکرد بۆ تایسە باسی یەک کەلیمە باسی وتان نەکردەوە کە جمهوری اسلامیە کە 13 ڕۆژی ماوە بە انتخابات ئەبێ چ بەڵایەکی بەسەر بێت ئەبێ خەڵک چۆن بنەخا ڕسواتری بکەن لەم شەرایطەدا ئەم شەرایطە هاتن بێدەنگ بۆ بزان لەتفەیەکان ئەم ڕژیمەوە خامنەیە کە نامیان مەسعود لەتفەیەکە کە مەرحەمەتی فەرمێ کە شتێکیان پێ بە وەلایە بەلایەنەکە بەبڕای من نابەنامان جواب بدەنەوە بەبڕای من ئەهمیەتیان بۆ قایلن چون جمهوری اسلامی خۆی صاحبەکە ئێجێ من ئەم شێوەیەکم کە یەکەم بەهێزی قدرەت و نظامی و بە ئەسلحە یەکەم تا ئەو وەختە ئەمێ نەجوحج جا بۆیە بەنەزۆر من هەم لەلایەن خەڵکۆ جواب درەوەتەوە لەلایەن جمهوری اسلامی و ئەمان بە هیچ نابن لەم بەینا بەڵام خەڵک بە یەخیان گرێ خەڵک بە ڕسویان کە خەڵک بە شایان کە زۆر سپاس ئەبێ دارەبی بۆ بەشداری لە بەرنامە ڕاگەن نوکتەیەک ماوە کورد کەمتر لە 30 ثانیە ئەگەر شتێک پێی وابێ ماوە فەرەخان و بانگەواز بۆ خەڵک بانگەوازەکە منەوەیە کە 34 ساڵ قسە و باسی کۆمۆنیستەکان نیشانەدا کە خەڵک ئەبێ بەرە کۆمۆنیستەکان بێت هەڵوێست و کردار و ئەعمالی کۆمۆنیستەکان نیشانیدا کە هیچ ڕێگەی بۆ کرێکا و زەحمەتکێش نییە مەگەر اینکە پاڵمان بە کۆمۆنیستەکانەوە لەگەڵ کۆمۆنیستەکانە تەلاشکەن متحەزب بن متشەکل بن و تەلاشکن بۆ جمهوری اسلامی وەکو کۆست لەسەر لادن بۆەوە کە بەدەسەڵات و حاکمیت بگەن بۆەوە کە ئازادی و بەرابەری و ڕفا لە ژیاندا بزرێن زۆر سپاس بۆ بەشداری بینەرانی ئازیزانی کە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەکەمان